ئێمە زۆر بەدەستیان لیانمان خواردە پێمان خۆش بووە چەند مامۆسایەکی تیا بوو ئەوانەی کە وەختی خۆی ئەزێتی ئێمەیانەوە بڕاستی ئەمڕۆ خۆش بۆ مامۆسایەکی خۆشەویست لامان سەربازەکانی دەوڵەت هاتن ئابڵوقەی قوتابخانەکەیاندا و دەستڕێژیان کرد بە ناو قوتابخانەکانمانە مامۆسایەک و دوو خوێندکارمان بینات بوو. ئەمڕۆ ڕۆژی جیهانی مامۆستایە چیت هەیە بۆ مامۆستاکەت؟ بەڕاستی ئێمە مامۆسایان ڕێزی تەقدیرێکی تایبەتیان هەیە ئێمە هەر هەموونەوەی مامۆستاین هەر لە سەرکۆمارەوە بیگرە هەتا ڕئیسەکان و سەرکردەکان و هەرەوەمی ئێمە پەروەردەی دەستی ئەم مامۆسایانین کە ئەمڕۆ بەڕاستی حەقیان خوراوە مامۆسایان ڕێز و خۆشەویستیی تایبەتی خۆیانیان هەیە مامۆسایان بەڕازی جێگەی ڕێزن ئەبێ هەموو کاتێ ئێمە بێ حسابی تایبەتیان بۆ بکەین نەک لێرە لە وڵاتانە زیاتر تەقیدی و ڕێزیان هەیە هەچ مامۆسایەکە بینین لە وڵاتانە بە حەقی خۆیێنێ لە زاخۆ مدیری قاعە بووم بۆ سەر تەلەبەی خارجی تەلەبە خارجیەکان لە پڕێکە یەکێک معاونێکم بانی کردم وتی ئەوە دوو ئینزیبات لە دەرەوە بانگ دەکەن منیش چوومە ژوورەوە چوومە دەرەوە معاونەکەم ناروتم بڕۆ پێیان بڵێ بزانە ئیشان چێ وەڵا وتیان نا ئیلا خۆیمانەوێ کە وتی خۆیمانەوێ منی وتم باش تۆ وەرە لێرە ڕاوەسە من نەچم وەڵا کە چووم وتیان هذا القائد يمتحن عندنا فالشغلة كلش مهم يمه وتم ممنوع قلت شلون كلش مهم وتم ممنوع قلت يعني ما تخلينا وتي لا وتم لا وتي يعني نروح وتم والله تروح على كل كابرا امتحانها تمسيج نازانه قائدي انا تيجي هرسا الدفتر قيدر لا توبتيك خزي سر ميزك وهسا سر من ترسام لين با بلام خوم حاضر كركوا اگر هاتو درسي هنا يعني برقري لخوم كم والله روي دري هيك نود من الدفتر قيم خصنا ناو زرفيكوا بدراوي وناردم بو امتحانات تجي بس راه نازانا او هيك لا بلي یادگارە كان یادگاری لە کەبووم بە مامۆستا لە مۆریازە بینی حکوومەت و پێشمەرگە شەڕێکی ڕوویا ئێمەش تازە بوومی مامۆستا لە مەکتەب بووین سەعاونەوەنی بوو نەمانتوانی ڕۆژەکەشتی هەشتی 1970 بوو و ئیتر پێشمەرگە لە دێی مۆریاز لە ناوچەی ناحیەی سرۆچک سەر بە قەزای ناحیەی بەرزنجە و ئیتر شەڕ و پێکەتان ڕوویا و سەرباز کوژا و زابتی ئەسکەرێک کوژا دەوری مەکتەبەکە دوایی سەربازەکانی دەوڵەت هاتن ئابڵوقەی قوتابخانەکەیاندا و دەستڕێژیان کرد بە ناو قوتابخانەکانمانە مامۆسایەک و دوو خوێندکارمان بینات بوو دوای ئێمان هێنایە دەرەوە هەمویان کۆ کردینەوە بمان بن بۆ سەیساق ئیتر لەوێ مامۆستا بینارەکان بێت بۆ خەسەخان و ئێمەش خەڵکێکی کوڕێکی گەنجی لە دێکە شەهیدیان کرد لە بەردەگای ماڵی خوانوێتی کەس بە تۆپی ڕۆ زۆر ودایکی ناخۆش بوو لە ژیانماندا هەمومان خەریب و تیا بچین.